سڵاوی کامەران حاجی عومەر و ستافی باسی ڕۆژتان لێبێت. ئەمجارە دوور کەوتونێتەوە لە شار و قەزا و ناحیەکان هاتوین بزانین ژیانی گوندنشینان لە هەرێمی کوردستان بە تایبەت لە سنووری قەزای سۆران چۆنە. بەشێک لە دانیشتوانی ئەو گوندە بانگەوازیان بۆ ئێمە کردووە، دەڵێن فریامان کەون، ماوەیەکی یەکجار زۆرە، کێشە و گرفتی زۆری خزمەتگوزاریمان هەیە، لەوانە نەبوونی ئاو. با بزانین کێشە و گرفتەکانی ئەوان چییە و بۆچی تاوەکو ئێستا ئەو کێشانە چارەسەر نەبوونە. ئێوە دەڵێن کێشەمان خێر بێت سەر چاو. زۆر سوپاس. دەڵێن کێشەمان هەیە. بەرە کێشە باشە، کێشەکانتان چییە؟ کێشەی ئاو. یەکەم کێشە کێشەی ئاو. ئاو بەرێ. چەندە ئاوتان نییە؟ بەخوای لە قەدیم ئاون نەبووە، بەس لە 2012 ئەو بیرانەوە لێدرایە. لە قەدیمەوە ئاوتان نەبووە؟ ئاون نەبووە بەرێ. یعنی کانیاوی قەدیم هەبوو، بەس کانیاوی مەسە گوندەکە هەندە زۆر نەبووە، خەڵک هەندە زۆر نەبووە، لۆ خۆی ئیدارە کردیە. لە چەندەوە ئێوە بێ ئاون؟ بەخوای ئەمە لە حەساب کە لە یان 2001. 2001ەوە تاوەکو 2019 تا 2019 ئەوتان ئەوشتۆ 20 ئێستا. مەحقولە؟ بەرێ. باشە، بەس پێم بڵێ حکوومەت چۆن تاوەکو ئێستا چارەسەری و کێشەی؟ وەڵڵاهی زۆر جا وعدیان پێداینەوە ئیشش بکرێت تێک چۆیش. یەکەم چشت لە 2012 ئەو بیرانەوە لێدرایە. 2012 بەرێ. ینی بیرێک لێدراوە. بیرێک لێدا حازر. بەڵام ئێستا ئاوتان نییە؟ ئاو نییە. ئێستا ئاوتان نییە بەڕاست؟ ولا نییە مامۆستا. نییە؟ نا وەلا نییە. ئەی چۆن گیان نا وەلا ئەمتان کە بەتەرن لە ماری ئەلعان بالێتی ڕاستە باتان کاوە. ئەو گوندە چی پێ دەگوترێت؟ جۆنەرە. جۆنەرە. بەڵێ. چەند ماڵی تێدایە؟ وەلا 150 مار. 150 ماڵ لەم گوندە دەژی. بەڵێ. باشە، ئەو گوندە بۆ خۆی ئاوی نی حاجی؟ ناوەڵا برا نیتی. زمانی باران هەبوو کانی لۆکۆماری لە دەوری گوندا بوون، ئەو هەموو چ بووینە، هیچ بووینە، هیچ بووینە. چل مار بوو. هەدی وەختی خۆ چل مار بوو، هەنجیرێکە کانی نەهەوشا بوو، بۆ هیچ کەساری ئاوی تێ نەمەکانی. باشە، ئێستا دەڵێن ئاوی نییە نییە کەم و زۆر ئاوی نییە نییە هەت برێم قسەی لە باقی عومەر وەرگرە کەم و زۆر ئاوی نییە. یعنی مەعاناتی گەورەتان هەیە. ئارێ وەڵڵا ئێستا ئەمە وای کردووە بیر لەوە بکەنەوە ئاو نییە لە 2012ەوە تاوەکو ئێستا گوندەکە چۆڵکەن حاجی وای لێ هاتووە؟ وەڵا برا دەستنی لە مەملیکەتی خۆ بەرناوی دەرێتی بڵۆژ بەر. باشە، ئێوە بنکەی تەندروستیتان هەیە لەو گوندە. باشە، لەگەڵ ئاو چۆنن؟ کێشەی ئاو چیە لەو؟ بەخوا لە 2012 کە من لێرانێمە زارۆ بۆ هاوین موبەردەمان پێ نەکردووە لەبەر بێ ئاوی. ئەوەندە بێ ئاو بوون. ئەوەندە بێ ئاو بووینە، ئانی ئیشی توالێت هەبی زارەوێ ئاو نییە بچی. یعنی هەتا ئێستا ئیدارەی ئەو ناوچەیە ئاوی لەو بنکەیەکی تەندروستی پێدابین نەکرا. نا بەخوا جا ئەوە کە ئێستا مدی قەوە لە چۆمانە بەڵێ لە چۆمانە بەخوای لۆ یەک تانکەرە ئاو پەیوەندیمان پێوە کرد لۆی نەناردین کە هەر یەک پەش چ بوو نەمان بوو. باشە، چەند دەبی بێ ئاوی؟ وەڵا 18 ڕۆژە قەترم لۆ ناچی. 18 ڕۆژ یەک پەشکە ئام لۆ ناچی. باشە، ئەوە ئەمن و ئەوە حکومەت و ئەوە هەموو کەسێک 18 ڕۆژە ئاو ناتە مارا من ناتێ هیچ. باشە، بەڵام دەگوترێت نییە. باشە، بەس دەگوترێت لێرە هەندێک پارە سەرف دەکرێت، دەڵێن ساڵانە 3 دەفتەر حکوومەت دەیدا بۆ ئاو. چییە مەوزوعە؟ ئەوە بنەوەیە کە بەتان کرد ئاوتە هەیە مەقاولاتە مەسەڵێن ئەو ئاوی گرت و حکوومەتش پارەکێدا. دەڵێ 7 ڕۆژ 8 ڕۆژ بێ ئاو. 8 ڕۆژ تەماشەی براجان تانکەرەکە 150 مار مزگەفت دوو مزگەفت خەستەخانە ئەوە هەموو بەڕۆی ڕۆژە 3 کاروانە ئاویە کە 3 سەفەر ئاو لۆ ناو گوندەیتینی ئەو 3 سەفەراوەت بەشی چەندێکە هەتا سەرزاروێ بەس لەسەر یەک خەلەل پێبێ ئاندوێنێ جیازە ئێستاپی تەقی بوو 7 ڕۆژە لە فیتەری بووە هەتا قوچاچی کردیە 7 ڕۆژ لە فیتەرە هەفتی دیکەش هەتا سرەتە گەتێ ئەو بۆ 15 ڕۆژ. باش، ئێوە چیتان مەوێتان؟ وەڵای کاکەوان بەس ئاو مە هیچ ئاون نییە. ئاو هیچ ئاو نییە. ئەلعانە چ چارەسەر دەبی؟ ینی ئەوەندە زەحمەتە گوندێکی 150 ماڵی ئاوی بۆ چارەسەر نەبێت؟ زۆر ساناگەر ئەو پارەی ئەدەن ئەو تانکەرەی ئەو مقاولەی ئەوەی ناینی ئەو پارەی ئەدەنی لەو مەشروعیدەن تێتۆ هیچ مشکلە نامی. باشە، مەشروع ئەوە چەند ساڵا و مقاولە پارە وەردەگرێت؟ وڵات چاردەوەرە چاردە لە 2004 ساڵە، ینی 5 ساڵی فی سێ بکەین دەکا 15 دەفتەر لێرە پرۆژەی ئەوی پێ چارەسەر نابی بەتەواوەتی. پارێ دایتە ئەو مقاولەی 5 پرۆژەی پێتەواو بوون ئیوچی ئێرە 5 پرۆژەی پێیتەواو بوو هەر پارەی بەلاش درایتە ئەو
ئەو ئاویلەی درا ناشێ ئەلعانە بڕۆ وەرە مارێمە ئەگەر یەک پشکی ئاون هەبوو تەتانشی دابوو یەک پشکی داوە چی دەکەیت تۆ لە والله داوا لە سەرروکی حکوومەتەکەین هاوڕەکن لێ بدەتەوە ڕاستی وەزن ئاخی شەپڕێوی باشە حاجی پێم بڵێ تۆ دەتوانی خۆت بشۆی ئەچی ئاو نەبی خۆ بشۆ ئاو نەبی نییە ئەو نییە هەموو ئەلان بڕۆ هەموو تایکە بڕۆ نەکە لە بەتارن بێزار بووی لەو ژیانە زۆری بێزار بووی ناتی باشە ئەمە واتان لێ دەکە بیر لەوە بکەنەوە گوندەکەتان چۆڵ بکەن بێ ئاوی ئەوەندە بێزاری کرد بن ئیتر کاکە ژیان لەو گوندە نەما ئەو هەموو ساڵە تا ئێستا چارەسەرێک نەبووە هەر کات ئەمە مەبەستن لە گوندێ خۆچۆلکەین گوندێ خۆ چۆن ناکەین کوردستانش دەبێ هەر بە ئاوادانی ببینیت و بەس بێزار بووینە لە ئاون نییە ئەگەر حکومەت چارەسەرشی لێ نەکە احتیمالی ئەوەیە جادەی بگرین ناچار بوونە ناچار بووینە ئێمە ئێستا لەسەر بانی بنکەی جۆنەرەی تەندروستین کە خزمەتگوزاری پێشکەش بەو گوندە و تەواوی ئەو گوندانەی کە لەم ناوچەیە نزیکن ئەمە تانکی سەربانی بنکە تەندروستیەکەیە زۆر جار ئەم تانکیانە کە وەک باسیەوە دەکرێت ماوەیەکی یەک جار زۆرە بەشێکیان دەڵێن 2 ساڵە قەترێک ئاوی نەچۆتە ناو ئەو تانکیانە بنکەی تەندروستی کە خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکات ئاوی نییە تەنانەت بۆ دەست شۆردن وەکو دکتۆر باسی لێەوە دەکات دەڵێ زۆر جاران کە پێویستیمان بە ئاو دەبێت ناچارین لە جیرانێکی خۆمان کەمێک ئاو قەرز بکەین پێم بڵێم ئێوە کابانی ئەو گوندن ئاوتان هەیە نابخواینیتن نیتە دوێنێ مەختۆرەکەن بە 15,000 کڕێ بخوا ینی مەختۆرە بەخسەد یەکتان چارێ ئێستا ئەو بەتاڵە ئەوە بەتاڵە بەێ ینی ئەگەر هەر ماڵک لەو گوندەی تەنچەکی ئاوی پڕی هەبی جەژنە مەلیکە جەژنی ئێوە وایە لە کەیەکە وەزەتان وەڵڵاهی ئەوە 20 ساڵ زیاترە ئارێ وەڵە 20 ساڵ زیاترە 20 ساڵ زیاترە بەڵێ بەڵێ ئەوە ئاری ئەو ژیانی ئێرە ئەوە هەیە ئەی منداڵەکانتان چۆن بەکرین بەس بەکرین شۆن چۆن بەکرین بەس بەکرین بەکرین مانجێ چەند پارە دەدەنیوە وەڵڵاهی برێم سێزان برێم بەخوای باشە مەعیشە تا ئەوەندە زۆر ئێوە ئەو بە پارە بدەن بەرە ناوەلا نییە ناوەلانیتین پارە نییە ناوەلا برانیتین باشە ئێستا ئەگەر ینی حکوومەت ئەو کێشەتان بۆ چارەسەر بکە مەمنونین وەڵا مەمنونین یانی زەرورە مارێ وەڵا زۆر زۆر زەرورە خۆ دەزانی ئاو سەرچاوی ژیانە ئەگەرە تو ئاو نەبی ژیان نییە ئەدی لەبەر ینی زۆروری زۆر زۆریشە باشە ئێوە سەردانی پیاوەکانتان بە خۆتان سەردانی بەرپرسانی ئیدارەی ئەو ناوچەتان نەکردیا برێن ئەی هاوار کاکە ئێمە گوندێکین ئێمە بێ ئاوین منداڵمان بێ ئاو هەوڵماندا زۆر زۆر لە بەنسبەت هەموو ناحیە نەما هیچ دێنەما بەڵام نازانم بەڵام حکوومەت تانکەرتان لۆ دەنێری بەشمان دەنێری ناوە بەشمان ناکە ناشینی ناشینی کاکە دەینی هەندێکا 20 ڕۆژمانگە پێچی ناینی خراپ ڕۆژمانێ بەخوایزە تو 20 ڕۆژمانگە بازدە ڕۆژ 20 ئەو هەیە دەرێ شکاوە دەرێ بنزین نەما گاز نەماوە ئەوەیە باشە چ دەڵێنە حکوومەت چ دەڵێنە حکوومەت دەڵێنە وەزیری چ ئاوەکەمان بۆ چاکە ئاوکەمان بۆ چاکە دەڵێنە حکوومەت هەرێوەلا دەرێوەڵا دەبێ ئاومان دۆ تا بکەن دەڵێنە حکوومەت ئێمەش مرۆڤین ئێمەش مافی ژیانمانێ و بەمان هەیە مارین ئەرێ وەڵا ئەرێ بەخوای قاپتان بەجی دەمینێ ماوەکی زۆر نایشۆن ناشۆین هەن پێ نەشراین دەوام دەکەم ئێستا لە بنکە تەندروست لێرە ئاو نییە جارێن بەدە پێ بکەین ئاو نییە نەخێر نە ئاومان بۆ دێن چەندجا داوامان لە ناحیەی کردیا کە ئاوام تانکەرێکمان بۆ بینن لەو هەر بۆ ناوی چێ گوندەکە ئەوە جۆنەرە جۆنەرە هەر ئەو گوندە بێ ئاوە یان دەوروبەریش وەڵایی بە تایبەتی ئێرە دایم ئاوە بۆچی گەرم دەکەی وەڵاهی لۆ کۆروشتێ باشە بۆ شوشتنێ باشە ئەو بەش دەکە ناوە لە بەش ناکە بەزاری بادەش تێکەینەوە باشە ئەو کاتەی کە ئەو نەبیتن شتان دەمینێتەوە بە بەرێ ئەرێ وەڵا بە پیسی دەمینێتەوە وەکو چی ینی چاو و قاپ و ئەو شتان هەموو شت بە پیسی دەمینێتەوە هەموو شت بەرێ ئەرێ وەڵا ئەمە حاڵی ئەو گوندەیە کە گوندێکە 150 ماڵ لە خۆ دەگرێت دانیشتوانی ئەو گوندە دەڵێن حاڵمان زۆر شڕاب سەرڕای ئەوەی کە حکوومەت سەرڕای ئەوەی کە ئیدارەی ئەو ناوچێ گرێبەستێکی لەگەڵ
و بەرهێنەرێک ئیمزا کردووە ئاو بۆ ئەو گوندەیە دابین بکات ساڵانە 3 دەفتەر پارە وەردەگرێت بەڵام وەکو خۆیان دەڵێن لە مانگێکدا 1 بەرمیل ئاویان ئەگەر بەربکەوێت ئەوە حاڵی ئەوانە و دانیشتوانی ئەو گوندە دەڵێن چارەسەری گرفتی کەم ئاویان زۆر ئاسانە تەنانەت 3 دەفتەری دەوێت 3 دەفتەر دۆلار بە تەواوەتی کێشەی کەم ئاوی ئەو گوندە چارەسەر دەکات و ئەو خەڵکەش لەم ڕەزالەتی کە ئێستا تێدایە کێشەی کەم ئاویە ڕزگاریان دەبێت جا چه حکوومەت بیکات یان خێرخوازێک دەستی یارمەتیان بۆ درێژ لە چوارچەوەی بە سەرکردنەوەکانماندا هەوڵمانداوە کێشە و گرفتی چەند گوندێک وەربگرین بە تایبەت ئەو گوندانەی کە لە دەڤەری سۆرانن و سەر بە نەحیەی خەلیفانن ئەمە زەی گەورەیە چەندین گوندی لەسرە دانیشتوانی ئەو گوندا چەند جارێکە پەیوەندیان بە ئێمە کردووە کە کێشە و گرفتیان هەیە با بزانین کێشە و گرفتەکانی ئەوان چییە؟ کێشەتان چییە؟ بەێ کێشەکە لەسەر ئەو زادەیە تەمان زادە زۆر نخۆشە زادەتان خراپ بەێ زۆر خراپ بەخوای سایەتی بی 2 جارە قەی بکەین و بچە خەیفاایە ئەو قاش باشاری بەدەکەین و لە بە تاسە و لە بە زادەشی خراپە یعنی ئەگەر ئێمە ئەگەر ڕێزبندی دابنین بڵێن کێشەی ئەو گوندانە لەو ناوچەیە چییە لە جادەوە دەست پێ دەست پێکی بێ دەزادەوە زادەشی هامە نەک بە هەلو ئەو گوندانە بێ ڕۆ دینارتی و لۆ مەتیقی ئامادا و بارزانێ و چاکردنی ئەو چادانە چەند کیلۆمەترە لێرە والله لو خەیفای بە خودای نظام وازام 5 کیلۆمەتر دەنیا پارەچی ئەوەندەی ناوێ حاجی پارەچی زۆری ناوێ نەخێر ناوەله زەیدا پارەی زۆری پارەی زۆری ناو هارێمە ئەو هارێ نەخۆشێمە خەر هەتاگەینە دکتۆرە ئەدبای تەمامە بتۆ ینی نەخۆشیشتانە بێ ئەرێ وەڵا نەخۆشین هەبی تاوکو نەخۆشێ ماگەتە دکتۆر چ حیاتی تێنامی کەوایە یەکەم شت جادەیە ئەرێ وەڵا جادە ڕێگاوبار ڕێگاوبار بەرێ وەڵا ڕێگاوبار باشە تۆ لێرە گوندنشینی منش باڵم هەر لێرێ بەس مامۆستامە لێرە بڵێ باشە پێم بڵێ ڕەوشی ئێوە چۆنە ڕەوشی قوتابخانەکان چۆنە چ گرفتێکێ لەو بەڕاستیکەم کوڕی لە هەم ڕوانەکەکانەوە هەیە بە تایبەتی کارەبا ئێستا زۆ خراپە بەڵێ ئەوش بۆتە بەڵێ مادوو نەبن سەر چاوی برا ئەو ڕێگایە چۆنە خۆی قوربان هیچ ڕێگانە تۆ خەڵکی کام گوندی سۆسێ سۆسێ بەری بەردەوام چۆ دەکەی ئاری وەڵا قوربان گرفتان چییە وەکو گوندنشین بە قورئان قوربان گرفت زۆرە یەکەم شارع یعنی نەبوونی شارع و شەقام بە هەمووی گرفتی گەورەیە ئاری وەڵا باشە کاکە ماندوو نەبن خوافتگارە برە سەر چاو بخێ مام ئەو جسرە ئەو پردە تەمەنی چەندەوە وەڵاوە تەمەنی نزانم هەشتا و چەند کرا بە خوددا زۆر هەشتاکان کراوە بەرێ لە هەشتاکان کراوە زۆر پێویستین پەو جسرێ هەیە لێوەکانی خراپن ئەهای سیارە تێ بکە یاهی مندار دەکەمە هیچ نۆژەن نەکرا نەژەن نەکرا ئەوە ئێستا منداڵێک شتێک قەت ئەوە نەبووە بەخوا سێچا چێری من تێکەتیەکەت دەکەونە پتر شتێکەتینە بەخوا هەمردار بووین بەسی تۆ ئێگە بکەونە زێ تێنە دەرێگەر بکەونە هەردە و هەردە بکەون بەخوای دەمرن چەند قۆڵایی هەیە ماوە باشە معقول هەتا ئێستا کەسە خەمی لێ نەخوا بەخوای کەس نییە کەس هاوڕێ لە مەناڵێتەوە کەس منتیقێمە هیچ بەچە هەر باشە لە هەشتاکان ئەم جسرە دروست کراوە شەقامەکەی دەبینین هەمووی تەقیە ترستا لەوە نییە و جسرە بڕ بەرێ وەڵا هەندێک ئەگە زێ گەلک بۆش ببی دەلەرزی پەسیارێ وەسەر ڕاستین دەلەرزی ئەو لێوەکانشی پێوە نینە حەز دەکەن لێوەکان لۆن بەخوای چێریم زۆر تێکەتینە تو یا هەی سیارە خەتەریاتە هێنە شارەزا پقایمە وێریۆسەر باشە تۆ دەڵێ جسرەکە لی دەترسن چێرم کە بتۆتە ناو ڕووبارەکە باشە ئەی ناچێ لای قایم قام مدیر ناحیە بەرپرسێک لە وڵاتە ئەرێ کاکە ئەم شەبەکەیە ئەم جسرات پارەکی زۆر کەمی دەوێتن مامۆستا چن لۆ ناکەن مامەت بسمەلای چێ ناوەڵە چن لۆ ناکەن ناوەڵە هیچان لۆمە نەکردی قەت ئەو ڕێگا سیارێ منە تو ببینی بێز نایە بچێ نایە هەموو خراپبووی هەمل نایە کایدە لە بە ئەو ڕێن خۆشەی شەق و لەق هەموو سنگە بەرد و تاسەوە پێیان ناکرا دەشین لۆ قیر بکەن باشە ئەو جادە گرنگیانی ئەرێ وەڵا باشە ئەو جادە باشە زۆر باشە ئەو جادە گرینگە دەڤەری بارزان
بە دەڤەری ئاکرێ دەبەستێتەوە وانە ئەم پردە چەند ڕێی لەسەر چەند گوندی دەستخۆشەوە بەرنامە جوانەتان لە دەکەی کەناڵ سوسار ئەو ڕێگایە لە ئەو دوسرە لە هەشتا و چارێ دروستکران نوێژە نەکرایتەوە ڕێگایەکەش 2 کیلۆمەتر نیوە هەتا دەگاتە تونێلەکەی لە زەداوام تونێلی سەدەی بێخمە بەڵێ کەوای چەندی قیڕنی لێرە هەر هەم قیرنیە هەمووی خراپ هیچی قیرنیە داوامان لە کابینەی نوێە جادەکەمان لۆ قیر بکەن ئەوەندەش نییە پارەکەش تەرخان کرایەوە بزانە لای حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ڕێگاوبانەکان ئەوەی دیکە چێش بۆ ئێرە تەرخان کراوە لۆ هەموو لە کوردستانمە بەخۆ کابینەی ئەوە حکوومەت ڕایگەیاندووە کە 40 ملیار دینار بۆ تەواوی ڕێگاوبانەکان ترستان لەوە هەیە و پارەیە سەر بکرێ نەکرێتن یان ترسانەی ئەمەلمان نییە زەگە کابینەی نوێ ئەمەلمان نییە ئیدیش ئەبینە ئەو گوندە ئەو ڕێگایەکی استراتیژیە نابی فەرامۆش بکرێت ینی گوند و ماڵ و منطقەی زۆر ینی ناحیەی دینارتە ئەوە منطقەی بارزانە باشە تۆ پێم بڵێ منطقەی بارزانە گوندەکەی ئێوە ناوی چییە؟ چەند بێکە باشە خۆت دەڵێت چەندین گوند لە خۆ دەگرێت دەڤەری ئاکرێ لەگەڵ بارزان بۆچی فەرامۆش کراوە پێت وایە هۆکار چییە؟ وەڵای هۆکاری ئەوێ حکوومەت دەبی بەخۆی وەڵام بداتەوە ئێوەش نازان ئێمەش نازانین هەمووش لانەی شۆڕەشش بووە ئێرە لانەی پێشمەرگە بۆ شۆڕش بووە لە 1970 چەند جار تیارە هاتیە لێرانێ لە خەلکی هاولاتیدایە بۆ ئەوەی کە پێشمەرگەی زەرەری هەبوو ئەو ڕێگایە بەم شێوەیە بۆ ئێوە زۆر زەرری لۆمە هەبووە ئەرێ وڵی سیارەی دەکڕین مانگەک دەبی مانجی پاشتر لە سناعی بین ئەوە تەلەبەمان هەیە لە گوندی جۆنەرە دەخوێنن لێرە هەتا دەستنەوێندەر پاشە ینی تاخیر دەبن لەبەر ڕێگاوبانەکە ڕێگای دەدەقا قیڕە ئەگەر قیڕبی بەڵام بە 40 دقە نیو سعات ئەمە ناگەینە سەر دقە بۆتە 40 دقە ئارێ وڵە باشی جانەکەم لە چێوە دەی لە مێرەک دێم مێرێک دەسە چێن دەرێ دەستما ئاکرێ دەستی ئاکرێ ڕێگاکان کێشە و گرفت وەکو گوندنشین چتان دەوێ ئێوە خودێ ئەمە ڕێکان دەوێ ڕێگای نییە ناوەڵە سیارەی دەکڕین هەیڤک دو هەیف تاژێ توی پێشی لێوەکەوە شلە بیتەوە ینی بەردەوام ئەو ڕێگایەوە دەکا لە سنا بنێوە ئەرێ وەڵە باشە داواکاری چییە؟ داواکارین هەوە ڕێگاین لۆچێکەن نەکو هیچ مشکلە نییە باشە ڕێگاکە بۆ خۆی لە ئەسڵ داگەر زادەکە باش بێت چەند سعات ڕێگایە ڕێگا نوکە ڕێگاوێ مەسەر تو بچیا ئاکرێ دا ئەو لای ڕابچە ڕێگای سعاتێک چارێکەکە باشە ئێوە لەگەڵ بەرپرسانی ئەو ناوچێ قسەتان نەکردووە؟ وەڵی زۆر لە نەحیا و ئەوێ زۆر چۆینە زۆر چوین ئەری وڵە ئێستا تۆ بەو ڕێگایە خراپەدا دەڕۆی بەو ڕێگە خراپەی دەڕونزا ئەو لای خراپترە خراپتریشمانەیە باشترە هێشتا ئەو لایە باش گەلە کەوا دەڵێ جەنابی پارێزگار حکوومەت ڕێگاکەمان بۆ چاپ بکەن وەڵی چاپ بکەن زۆر مەمنونین حکوومەت ملەت کوڕی حکوومەت مە چاوەڕێ بە حکوومەتێکەین و هەکە چێ بکەین زۆر مەمنونی گوندێک کە 150 ماڵ لە خۆ دەگرێت بە ناوی جۆنەوە تاوەکو ئێستا بێ ئاوە ئێوە چەند ئاگاداری ئەو کێشن خۆی ئێمە ئاگاداری ئەو بابەتین و هەولی بەردەوامیشمان داوە هەوڵەکانیشمان بە شوێنە پێویستەکانمان لێ ئاگادار کردوەوە بەڵامی تر تەنانەت تەگەرکردارشە بێ ئەنجام نەبێت ئیترەوە بە دیار ناکەوە دڵنیاشین لەوەیکەوە ئەنجامی ئەبێت و تەنانەت ڕەزامەندیەشی زمینیش لە وەزارەتی دارایی هەبوو بۆ ئەنجامدانی پرۆژەی ئاوی خواردنەوە بۆ گوندی جۆنەڵە کە بەڕاستی نەهامەتیەشی زۆریان هەیە هیوادارین بەم نزیکانە ڕەزامەندی وەربگیری و ئەم کارە بکرێ وێ ڕای ئەوەش پرۆژەی بەرنامەی وشکە ساڵی کە چەندین ساڵە لەو سنوورە ئەنجامەدرێت بە بەردەوامی تەختیەی گوندی جۆنەڵەشیان کردووە هەرچەندە خودی بەرنمەیەکە تەنها موسەکینەوە لەوانەیە پارەیەشی زۆریش لەم ڕێگەوە بە هەدەر چوو بێ تەنها بۆ موسەکین وە عیلاج نییە هیوادارین کەمەش
پێداچنەوەی پێ بکرێت و بەو پارەیە پرۆژەی چارەسەری گشتی بۆ ئاو لەو سنوورە و لە تەواوی شوێنەکانی تر ئەنجام بدرێت. باشە سەبارەت بە ڕێگاوبان دەبەریا کرێ بە بارزان دەبەستێتەوە ئەو جادانەی کە لی خەریفانەوە دەڕوە تا ئەو ناوچانە. بۆچی تاو پێێستا ینی 4 کیلۆمەتر زیاتر لە 20 گون لە خۆ دەگرێت ینی خزمەت گوزارێکی ئەو تۆی بۆ نەکراوە. خۆی ڕاستە نەک تەنهاوەی کە جەنابتان باسان کرد ئاو ڕێگەوبان تەنان کێشەی کارەبا و کێشەی تەندروستی و کێشەی تەواوی سێکتەرە خزمەت گوزاریەکان کە داواکاری هاوڵاتیان و مافی هاوڵاتیانەوە ئەرچی ئەمریکا ئەنجام دێن بەهۆی ئەم بارودۆخی کە لە چەند ساڵی ڕابردوو هەرێمی کوردستانی گرتبەوە هەمووی کەڵەکەی سەریەکتر بەوە بەجارێک و بەدەفێکەوە ناتوانێت تەواوی ئەو پرۆژانە ئەنجام بدرێت. باشە بەڵام کاروان لە پردەکەدا ینی پەرژین نییە ینی هۆکارەکەت چییە بۆچی ئەو ناوچەی فەرامۆش بووە؟ ناتوانین بڵێن فەرامۆش کراوە ئەوەندەی کە من ئاگادارم هەر کاتێک کە داواکاری هاوڵاتیان گەیشتە بەرز کراوەتەوە بەڵامی تر بەداخەوە لەو 5 ساڵی ڕابردوو من باسی سەردەمی 91 تا کوێستان ناکەین. جەنابیشتان ئەزان و هەموو خەڵکی کوردستانیش ئەزانی کە کێشەی قەیرانی دارایی هەبووە ڕەنگە بۆ ئیدارەوە وەڵامدانەوەی ئاسانتر بی بە گوتنی قەیرانی دارایی لەسەر شانی خۆی لابا بەڵامی تر ئێمە حەریص بووین و لە خەیاڵیشماندا بۆ بە کاریشمان لەسەر کردووە. باشبوون و سەرکەوتنی هەر ئابووری وڵاتێک لە داهاتی گوندەکانەوە دەست پێ دەکات. نمونەی ئەو گوندانەی کە لە دەڤەری سۆران و خەلیفان بەرچاوی ئێمە کەوت وان نیشان دەدات کە ڕێگاوبان کێشەی ئاو چەندین کێشەی دیکە کە لە گوندەکان هەن وای کردووە دانیشتوانی ئەو گوندانە نەتوانن بەرهەمێکی ئەو تۆ بەرهەمبێنن بۆ ئابووری وڵات. ئەوەی جێگای پرسیارە ئەوەیە لە ڕابردوودا هیچ شتێکی ئەو تۆ نەکراوە بۆ دانیشتوانی گوندەکان نەوەک تەنها لە دەڤەری سۆران بەڵکو لە تەواوی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. ئەگەر لە ڕابردوودا کۆمەڵک گرفت و بربەست لە بەردەم کابینەکانی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان بێت بەڵام ئێستا بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن دۆخەکە بەرەو باشی دەڕوە. دانیشتوانی ئەو گوندانش چاویان لە کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەستی ئاوەدانیان پێ بگات و ئەوانش هیممەتێک بکەن گوند و وڵات و شارەکە ئاوەدان بکەنەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.